یانی قوتزەویە تاکان نوێنەری عراق لە خولیانە پاڵەوانەکانی ئاسیا گەیشتە شاری هەولێر و یەکەی مەشقی لەسەر یاریگەیانەی برایەتی ئەنجامدا. یانی قوتزەویە دوای ئەوەی دڵنیا بووە لە ئەنجامدانی یاریەکانی لە هەولێر هەر لە پایتەختی هەرێمی کوردستانیش ئامادەکاری بۆ خولیانە پاڵەوانەکانی ئاسیا دەکات. هەیسەم کازمی جێگیری سەرۆکی یانەکە لە ڕێگەی پەیامەوە دڵنیایی دەدات لە ئامادەکاریەکان و هەرزانی نرخی بلیتی یاریەکان. سەبارەت بە هەڵبژاردنی هەولێر کەشەکەی بۆ قوتزەویە لەبارە یانی هەولێریش بۆ ئەم بابەتە پێشوازی زۆر باش بوو. بەرپرسانی حکومیش هاوکار بوونە بۆ پێشوازی وەک فڕۆکەخانە و هاتنەناوەی شاندەکان و میوانەکان بۆ پارێزگای هەولێر. ئامادەکاریەکان بۆ یاریگای مەشق و یاریگای یاری و ڤار بەرە و قۆناغی کۆتایی دەچێت و ئینشاءڵڵا ڕۆژی 18 مانگ یاریەکەممان لەسەر یاریگای فڕانسوا هەیری دەبێت. فرۆشتنی بلیتی یاریەکان 3 بۆ 4 ڕۆژ پێش یاریەکان دەبێت لە ناوەوە و دەرەوەی یاریگای یانەی هەولێر بۆ هاندەرانی ئامادە بوو. نرخیشی زۆر گران نابێت، هەروەک یاریەکانی خولی عراق دەبێت. دڵنیا بن گران نییە. یانەی قوتزەویە بە تەواوی ئەستێرەکانی لە هەولێرە و تاوەکو ڕۆژی یاریەکەمی لا خولیانە پاڵەوانەکانی ئاسیا لە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنانی داخراو دەبێت و یاری دۆستانەش ئەنجام دەدات. هەروەک دەزانن لا تیرروپشکەکە کەوتینە کۆمەڵی ئیتحادی سعودی و سەباهانی ئێرانی و ئەجمەکی ئۆزبەکستانی. تیپەکان بەهێزن و ڕکابەری بەهێز دەبێت. لەسەر بلیتی یەکەم و دووەم یەکێک دەبین لەو پاڵەوانانە ڕکابەری دەکەین. کەوتینە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنان لێرە لە هەولێر. لەمڕۆ تا یاری یەکەممان لە 18 مانگ بەرامبەر سەباهانی ئێرانی. کەمپەکە داخراو دەبێت و بە دڵنیاییەوە یاری دۆستانەشمان دەبێت. یانەی قوتزەویە لە مەرزەی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا لە کۆمەڵی سێمە و ڕوبەڕووی ئیتحادی سعودی و سەباهانی ئێرانی و ئەجمەکی ئۆزبەکستانی دەبێتەوە. یاریەکانیشی لە شاری هەولێرە هەر بۆیە دەرفەتێکی باش بۆ کورزمانیان ڕەخساوە بۆ بینینی بەشێک لە ئەستێرەکانی تۆپی پێ. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.